میوانه کمید نوستودی ده برئیس لقمان عزیز شارزه و بازرگان بازار زیر و الماسی بخیر بین. زور سپاس. بسیار. سپاس. اما شوانه منو هاوکارم کردو کمال بشوی کی تکنیکی باس ل گورانکاریکانی و آراسته زیر دکات. من دموید اما هندک ساده بکینوا بخلق. ام گورانکاریانه و نرخی زیر که استاد بینین ناس خامگیری کی پیو دیاره تا چند کاریگری لسر نرخی زیر هبوا لبازارکانی هریمی کردستان. بخوی گورانکاریکان لباره زیر پلین هوکار زورن که یک لهوکارکان آون که هر شلجانک و هر اخبارک و هر سیاسی قضایه سیاسی لدنیا دا روب دا اكيد یکم ماده لدنیا دا زیر گورانکاری بسرداریه. یک لوانه او گورانکاریانی که بسر من دهات شر اوکراینیا و زور تأثیری لزیر کردو با ماوی چی زور و بدرش خاین. استاکش لماوی که لبانکانی عراق توزیک مشاکلی حوالات من هبو حواله زور برز بو لهر چلوک $3000 سوسر زیر اوانه حمود بیت هوکار بو برز بونه و نرخی زیر با اگر لدنیا مشاکل نبی دنیا آرام بی زیرش به اتوماتیکی بو خوی داده بزه استاش ماده که آوایدی هاتوا $1 به قیمت بو $1 لدنیا زور به قیمت بو برابر بزیر برابر بزیر اما بلین نلین لدنیا امرو پاره که پیدانن $1 به برابر به زیر داندراوه زیرش اورو که به هاکی لا كس حساب بوزير ناكا امرو لدنيا معامل كان حمول السر نود دكريتن بس بخوي معامله السر نود دكري كس اقل زيرنيه زيرك بخوي ماده اول يكيا يعني تو كميه قباري نوتك اگر بولين باري $6000 باري چيلو زيرك بيدي بنوت صندكا بيدي بزير صندكا قبارك زا اورو كلا بروي كباركا بقيمه بو خلقانك لا بزنسي نوت کشانەوە لە زۆر شت کشانەوە چونە سەر زێرەکە دەکڕن دادەنێن بە مۆر زەمان زێرەکە ڕوو لە گۆڕانکاری دەکا و گران دەبێت ئەو احتیاطی کە لە دنیا ساڵانە کە لە مەلزەکان دەردەچێت کەفێتی ئەوە ناکە عەرزەکە زۆر بێ لە بازار سعری زێرەکە بشتێنێ بێنێتە خوارێ جا لێرەش ئێستاکە مەسەلەن بڵین لە ناو خۆیشدا لە ناو عێراقدا دۆلارەکەشمان چوە سەرەوە ئێمە چەند دەوڵەتێکین پارەکانمان لو ماوەیەدا هەمووی پارەکانمان بەهایکەی هاتە خوارەوە مەسەلەن ئەگەر ئێمەینە ئەگەر ئێرانە ئەگەر تورکیایە ئەگەر سووریایە ئەوە هەموو بەهای دۆلارەکان دینارەکەمان هاتە خوارێ زێڕەکە ڕووی لە چی دەکا ڕوو لە هەستان دەکا خەڵک ڕووی لیان دەزێر دەکا یان ڕووی لە دۆلار دەکا جا ئەوەیە بۆ هۆکاری ئەوە مەجای ئەوە نادا بازاری زێر تۆزێک نسمی بەخۆی ببینێ ئێستا زێر هەندێک دابەزی دلار دابەزیە و بەهای بڵێن دراوی ئەم وڵاتانەی کە باس کرد دابەزیە دابەزین ئەم هەمووانە پێکەوە چۆن لێک دەکرێت لە کاتێکدا یەکێکیان بەرامبەر ئەوەی مقارنێک بین یەک ئۆنسی زێر تا 2070 ڕۆی تا 100 ڕۆی بڵێ دابەزی بۆ ئێستا بە 1000 بڵێن 950 ئەوەندە کاریگەری نەبوو بەقەدەر ئەوەی کە حواڵەکانمان دابەزی حواڵەیەک 2 مانگ 3 مانگ بەر لێ ئێستا لە $10,000 لە $60,000 ئێمە $500 مان دەدا دەچۆ دەرەوە ئێستا ئەمڕۆ حواڵە بۆ دوبەی بۆتە $75 یعنی فەرقێکی زۆری کردووە یعنی ئەتۆ بزانە لە 1 کیلۆ کوا $3,500 بدەی بۆ چیلۆ زێڕەی کوا ئەتۆ لە 1 کیلۆ ئەوڕۆکە $500 بدەی جا ئەوە دەورەکەی زۆرە دووەم شت ئێستا بانکی مرکزی دۆلارەکەی وانە کردووە یعنی لە عەرزێکی زۆر بکات لە بازار عەرزێکی زۆر بێ دۆلارەکە دابەزێ ئەگەر دۆلار بگەڕێتەوە 132 ئەکید ئەوانە زۆر دەوری دەبێ ئێمە با مشکلێکمان نییە ئۆنسەکە لە 1950 بێ بەس ئەوانە دەوری زۆرە دەوری ئەساسیەکەی ئەوانەیە دوای ئەوەی بازاری جیهانی مەسەرن بڵێن ئۆنسەکە ئەگەر دابەزێ ئەویش بازارەکە دابەزینی بەخۆوە دەبینی باشە ئێمە بینە ناو بازارەکانی هەرێمی کوردستان ماوەیەک کە بینیمان لەگەڵ ئەوەی کە تۆزێک نرخی زێر بەرز بوو خەڵکانێکی زۆر کە زێریان لە ماڵەوە هەبوو دەستیان بە فرۆشتنی زێڕەکانیان کرد ئێستاش خەڵک بەردەوامە لە بەرەوەی نرخی زێر هەر لە بەرزبوونەوەدایان ئەمە کێشەیەکی دروست کردووە لە نێو ئەو بەڵانسەی کە لە نێوان ئەو زێڕێکە لە ماڵان هەبوو لە بازارەکاندا بەزانی هۆکاری ئێستا هۆکاری کە دۆلاریش دابەزێ دۆلار دابەزێ خەڵکانێک پارەیەکی یەکجار زۆر دیناریان
وەکو احتیکال لە ماڵەوە دانەوە و زێڕیشیان فرۆشتووە هەر لە ماڵەوەیان داناوە بە دوو سەر زێڕەکە فرۆشراوە پارەکەی لە ماڵی دانراوە دۆلارەکە فرۆشراوە پارەی لە ماڵەوە داناوە ئەوە هەردووک ئینتیزار دەکەن ئەگەر زێڕەکە دابەزێ خەڵکەکە بێ بیکڕێتەوە بەس لە کاتی بەرزبوونیدا زێڕێکی یەکجار زۆر لە ڕادەبەدەر فرۆشرا ئەوە هەمووی چوە دەرەوە ئێمە زۆر جار باس دیار بوو چەند تەن بوو بەڵێ ئێمە زۆر جاریش لە کەناڵەکان باسمان کردووە لە ماوەی کە بە زروفەکە لەو شوێنەی کە تو لێ دەژی کە بشەڵەژێ و وەزعەکە باش نەبێ زێر دێتە فرۆشتن ئەو هەموو دەچێتە دەرەوە ئێمە لە ماوەی یەک مانگ کە لە بەرزیەکەدا دەمتوانم بڵێم بە هەموو عێراق ڕۆژانە نزیکی نیوتۆن تا 800 کیلۆ دەڕۆیشتە چۆ دەرێ ڕۆژانە دەچۆ دەرەوە ئێستا ئەگەر بەیانی زروفێک بێ عێراق پارەکەی بە قووەت بێتەوە دیسانیش دابەزینێک ببێ ئەو زێڕی کە ڕۆشتۆتە دەرێ هەمووی دەگەڕێتەوە دائیمەن ئەو مادەیە شتێکی وایە لە کام وڵاتی دنیا ڕووی لە هەرزانی بێ زیاتر کڕین و فرۆشتنی لەسەر دەبێ لە وڵاتێک ئەگەر هەندێکی تر لەسەر ئەوە ڕابۆسم پێم خۆشە ئەگەر داتایەکە بێت لەو چەند مانگەدا لە دوای بەرزبوونی بڵێن نرخی زێر تا ئێستا دیارە چەند تەن بەنزیکەی لە ماوەی ئەو 3-4 مانگا دەتوان بڵێم هەتا 5 مانجیش نزیک 30 تەن ڕۆیشتووە 30 بەس لە کوردستان 30 تەن لە کوردستان چوویتە دەرەوەی بەڵێ ڕۆیشتووە یعنی ئەمانە هەفتانە ئەمە هینمان هەیە نەقلمان هەیە هەفتانە نەقل هەیە دەڕوا یعنی هەفتە نییە لە 100 کیلۆ کەمتر بڕوە دەچێتە چ وڵاتێک دەستە تورکیا لێمە نێزیکە تورکیا لێمە پێشتر دوبەیشی هەبوو پێشتر دوبەیمان هەبوو دوبەی لەبەر ئەوەی مەجالەکەی چوون بردننی و معاملەکردنەکەی و بۆ ئێستاش ڕوا بۆ ئەویش ڕوا بڵی ناڕوا دەڕوا بەس سریعتر بۆ تورکیا دەڕوا لە تورکیا حواڵەکە بە هەرزانترە سریعتر دەبێتەوە پارەکە دەگەڕێتەوە ئێرە 30 تەن ڕۆیشتووە چەند هاتووتەوە بەخواز زۆر کەم ئێمە یەک بۆ خۆمان بڵێ مەسەن لە میهنەکەی خۆمان لە ناوی ئیش دەکەین کە مەسەن بە پێشوو مەسەن کە دەمانهێنا مەسەن وەجبەی دەمانهێنا 100 کیلۆمان دەینا مەسەن ئێستا وەجبە دێنین 20 کیلۆ دێنین تۆ بڵێن 100 کیلۆکە بۆتە 20 کیلۆ یعنی 104 لەدەست داوە بۆ لەبەرەوەی مەبیعاتت نییە تۆ فرۆشتنت نییە کڕیار نییە ئەگە کڕیار نەبێ ڕووی لە دابەزینەکە زۆر زەحمەت دەبێ بازارەکە ینی هەر ئاوا دەمێنێتەوە ئەتۆ لە بازارەکان لە بازاری زێڕنگریش زێڕ کەمی کردووە یعنی ئەگەر بێ و دابەزێ سبینێ ئەمە بە دوکانەکانی ئێمەش و بازارەکەش زۆر بەرچاو دەبێ دەبیندرێ زۆر باشە با کوتا پرسیارم ئەگەر ئەوە بێتن تاوان ئێمە کە باسی زێر دەکەین ئەوەی بەلاوە گرنگە بێجگەلەوەی کە زێری هێدەی بفرۆشێت ئەوەیە کە بەنیازە بکرێت بە تایبەتیش ئەوەیە کە کەسێک بە نیازی ژنهێنان بێتە نیان زاوەڕ بکات هەر چەند هەفتەی ڕابردوو لەگەڵ میوانێکی ترمە ئەو باسەم کرد ئێستا ئەوانەی کە بڕیاریان داوە کە زەواج بکەن ژن بێنن ئەم هەواڵیان ئەم وردەکاریانیان بۆ گرنگە چی بکەن باش ئێستا چاوەڕێ بکەن یان ئێستا زێڕەکە بکردن باشترە بەڵێ بۆ چاوەڕوان بن و زێڕەکە داش دەبەزێ لە ماوەیەکی مەسەلەن دوای جەژن احتیمالە زێڕ بگەڕێتەوە مسقالی بۆ تا 350,000 بگەڕێتەوە و 100%یش ئەمەل هەیە دەگەڕێتەوە لەبەر ئەوەی ئەو دوخۆ تاتەی لەسەر زێر بوو لە دنیا نەماوە کەم بووە زۆر بە زەعیفی دەبیندرێ خاستن لە تورکیا ماوەیەک پێش ئێستا بڵێن بە مانگێک پێش ئێستا لە 1 کیلۆ زێر 4,000 دلار فەرق بۆ ئێستا گەڕاوەتەوە بۆ 700 دلار لە 700 دلار جا ئەو دوخۆتانتانە هەموو دابەزیە دوختاتان ئیدەرەوە لە ناوخۆیەکەشدا دابەزێت ژنهێنانەکەش ئێستا ئەغلبیەتی مەسەن بڵێن ئەوانی زەنگینن ئەوانی پارەی هەیە خوا داوێتی پێی ئەوە تەسیری لێ ناکە بۆ گران بێ هەرزان بێ ئەو ئیش بەستی خۆ دەکرێت بەس بۆ فەقیرەکە مەسەن بڵێن ئەوی تەبەقەی وەسەتەکە ئەوە ئێستا 80-90 ڕاوەستاوە زێرکردنی نەماوە نەختەکە دەدەن بە ماڵەکە بوو بکە پارەکەدا دەنێن تا وەختێک کە زێرەکەدا بەسێ زێرەکە بکردنەوە کەواتە ئەوەی لە قسەی کاک لوقمان تێگەیشتم کاک لوقمان دەڵێت ئەوانەی کە تا ئێستا تەحملیان کردووە و ژنیان نهێنەوە ئەم مانگەر سەبر بگرن اینجا زێرەکە بگرن ئینشاءالله دوای جەژن ئەکید دابەزین دەبینێ زۆر باشە بەڕێز لوقمان عەزیز شارەزای و بازرگان لە بازاری زێر و ئەڵما سوپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆی سپاس دەستان خۆش